شەو نوێژەکان هەستانی شەو نزیکت ئەکاتەوە لە خوا وتكفير للذنوب خوای گەورە ئەکاتە سەربی لێبوردەی لە گوناهەکانت ومطردة للداء عن الجسم ئازارەکانی لاشە نەخۆشیەکانی جەستە ناهێڵێ ئەو ئومەتەی کەوا تووشی نەخۆشی ئەبێ ئەنواع جۆری نەخۆشی ئەو ئومەتەیە کە شەو نوێژی لە یاد کردووە ئەم فەرمایشتە کە ئەرناؤوتین و شێخی ئەلبانی بە هەموو شەواهیدەکانەوە ئەفەرمون صحیحە ابن القيم رضا ورحمة خواه لي أفرمي قصي بيغمبري خواه صلى الله عليه وسلم وحي كأنما قصي رب العالمين أجر شونيجت كل أزاركاني لا شد نامني أزاركاني جسد نامني أزاركاني روحت نامني أو كسي حالتي النفسي ودروس أبي شونيج كاتشاكبي هر دردو بلايك رويتي أكا شونيج كاتشاكبي أزاركان لسد جستي كم أبيتوا فرمايشتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم طردو هرچی نەخۆشی هەیە تەردی ئەکا فڕێ ئەدا لە کۆڵتی ئەخاتەوە کۆتا خاڵوە منهاتون عن الإثم لە فەرمایشتەکە ئەفەرمێن شەو نوێژ لەگەڵ ئەوەی دەبی صالحینی پێش ئێوەیە ئەتان پارێزێ نەهیتان لێ ئەکا لە گوناه ئەو کەسانی کە شەو نوێژەکەن کاتێکەوە نزیکەکەونەوە لە گوناه نورێک ڕێیان لێ ئەگرێ نەهیان لێ ئەکا ناهێڵێ لە گوناه نزیک بنەوە